کاک بێستون سابووراوایی ئەندامی سەرکردایەتی لە ڕێگەیەڵی تەلەفۆنەوە لەگەڵمانە. کاک بێستون ئەو کاتت باش. ئێستا بەڕاستی ئەمەوێ ئەوە بڵێ تحقیق بۆ کوردایەتی مزەیەف و کوردایەتی ڕاستەقینە لای چێە؟ بەڵێ ئەم کاتتان باش بەتەکید دیارە کلمەی کوردایەتی کلمەیەکی جوانە بەتەکید و هەمومان لەژێر ئاڵای کوردایەتی گیانمان خستۆتە سەرلەپی دەستمان خوێنمان داوە تێکۆشاوین بە تایبەتی خۆ دەزانی کە دڵسۆزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە پێشەوەی بەرەکان بوون لە بەرامبەر دوژمنان. بەداخەوە کلمەی کوردایەتی دەتوانین بڵین کوردایەتیەک کە ڕاستەقینە بێ و کوردایەتیەک کە دیار بێ لە خزمەتی خەڵکی کوردستان بێ و لە هەناوی ئینسانەکانە ڕەگ و ڕیشەی هەبێ و سرۆی کردی بێ و بەرەو پێشەوە بڕوە ئەو کوردایەتیە کە لە خزمەتی خەڵکی کوردستان بێ. بەڵام کوردایەتێکی تر هەیە کە بەداخەوە تەنها دروشمە، تەنها قسەیە و تەنها گومڕاییکردنی خەڵکە و ڕێگرتنە لە گەشتە پێدانی کوردایەتی بە ناوی کوردایەتیەوە دژایەتیکردنی کوردایەتی. بۆیە ئێمە وای دەبینین کە ئێستا دوو جۆر بیرکردنەوە هەیە لە ناو ئەگەر تەماشاکەین لە ناو هەرێمی کوردستانە بەرەی بیرکردنەوەی حەقیقی کوردانە بریتە لەو بەرەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوانەی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا بیر دەکەنەوە. بەڵام بەداخەوە لەولاوە بیرکردنەوەیەکی تر هەیە کە پارتی دیموکراتی کوردستان کە خاوەنی ئاژبەتاڵە، کە خاوەنی سیوەکی ئابە، کە خاوەنی ڕاکردنە لە بەرەکانی جەنگ دژی داعش، کە خاوەنی بەدەستەوەدانی کوردە ئێزدیەکانە کە لە هەر کوردێکی ئێزدی دەپرسی پێی وایە کە کوردایەتی ڕاستەقینە و کوردبوونی ڕاستەقینە لەوانەوە ماوەتەوە. بەڵام ئەوانیشیاندا دەست داعشەکان بێزگەلەوە من خۆمیشێکم لەو پێشمەرگانەی کە لە بەرەکانی جەنگ کاتی خۆی لە پێشوو لەو کاتانەی کە پشتیوانیمان دەکرد لە پێشمەرگەکانی کوردستان لە ئەودی و لە ڕۆژهەڵات یەکێکم لەو کەسانی لە شەڕەکانە بەشدار بوون. بەداخەوە ئەوانەی کە لە پێش هەندێک لەشکرەوە دەهاتن ئەوانە بوون کە ئێستاش هەر بەخۆیان دەڵێن کوردایەتی دەکەین و ئەو کاتەش ئەو جۆری کوردایەتیان بە کوردایەتی باز دەکرد ناو دەهێنا لەگەڵ ئەوەشدا کە لە پێش ئەوانەوە بوون کە دەهاتنە سەر هێزەکانی کوردەکانی ڕۆژهەڵات. ئەمە مێژووە بەداخەوە ئەو مێژووە لەو کاتەشەوە زیاتر دەست پێ دەکات کە دەسەڵاتێکی خۆسەپێن لە ناو پارتیدا بەداخەوە پارتی لە سەرتاوە بۆ ئەو دروست نەبوو، پارتی حیزبێکی شۆڕژگەر بوو لە بیدایەتەوە. ئەوانەی کە پارتیان دروست کرد ڕەوانشاد مامۆستا ئیبراهیم محمەد کە یادی کۆچەکەشی لەم ڕۆژەدایە هەزار سڵاو لە گیانی پاچی و هەروەها لەگەڵ ئەودا بە ڕێزمام جەلال و خەڵکێکی تری زۆر کەوادرێکی زۆر دڵسۆز لە بیدایەت لە دروستکردنی پارتیدا بەشدار بوون. بەداخەوە پارتی وردە دەسەڵاتدارێتی خێڵەکی زاڵ بوو بەسەری ئەوە خۆشە دەزانی دەسەڵاتدارەتی خێڵەکی کاتێک کە سیاسەت بگرێتە دەست بەرەوکوێی دەبا و بە ناوی کوردایەتیەوە بە ناوی دڵسۆزیەوە هەرچی لە دژی کوردایەتی هەیە کردوانە هەر لە کۆنەوە. لەبەر ئەوە ئەم ڕێبازی کە ئەوان گرتوانە ڕێبازێک نییە لە دوێنێەوە دەستی پێکردبێ لە ئەمڕۆوە دەستی پێکردبێ بەڵکو ڕێبازێکە مێژوویەکی کەڵەکەبووی هەیە لە خۆفرۆشتن و مێژوویەکی کەڵەکەبووی هەیە لە وازهێنان لە کوردایەتی ڕاستەقینە و هەروەها لە داهێنانی نەریتی خۆ بەدەستەوەدان لە ژێر دروشمی زەق و ئاڵوواڵا کە بەرامبەر بە دوژمنان دەینوێنن بەڵام لە هەمان کاتیشە ئەنوا و ئەشکال شێوە عیلاقاتیان لەگەڵ دوژمناندا هەیە. بەڵێ کاک بێستون بەڕاستی ینی ئێستا ئەو پرسیارم لە کاک ئەحمەد زراریش کرد وەک سەرکردایەتی یەکێتی ئێستا یەکێتی بوون چمانایەکی هەیە بە تایبەت لە دوای ئەو هەموو ئاڵوگۆڕا و بەرزی نوزمیانەی کە ڕوویاندا و پێشتر هەر پارتی دموکراتی کوردستان دیعایەوەیە کرد کە یەکێتی کۆتایی پێهاتووە و ئەوانە لەلایەکی تر شکات لە یەکێتی ئەکرێ و خودی سەرۆکی حکومەت شکات لە یەکێتیەکە کە یەکێتی هێڵی ئاسنینی لە نێوان عراق و سووریان لە نێوان باشوور و ڕۆژاوی کوردستان دروست کردەوە هاوکاری خوشک و براکانی پێەکانی ئەم تەناقوزات و دژێکیە لە بەرامبەر یەکێتیدا مانای چی هەیە؟ کاک زانایەکێتی بوو لەوەدا خۆی دەبینێتەوە هەر وەکو چۆن سەرۆک بافڵ لە چەندین بۆنەدا باسی لەوە کرد کە هەروەها کۆتایی قسەکانی یا کۆتایی پەیامەکانی بە کوردستانیانەمان کۆتایی پێدەهێنێ ئەو کوردستانیانەمانەی کە بەڕاستی ئێمە لە پێناویدا تێدەکۆشین. ئێمە کێشەمان نییە لەسەر ئەوەی کە گیانفیدایی دەکەین لە دواییدا چیمان لێ بەسەر دێ، کێشەمان نییە لە شەهید بوون،
کێشەمان نییە لە قوربانیدان ئێمە هەر ئەو ویشەتی نیشتمانی کوردستانی کە لە دوای ئاشبەتاڵەوە دروستی بەرامبەر بە دوژمنێکی گەورەی وەکو دوژمنی بەعەس ڕاپەڕین پێشبەرگایەتیمان کرد خەباتمان کرد تێکۆشانمان کرد خەڵکەکەشمان جەماوەرەکە ڕێخستنەکان زیندانە سیاسەکان ئەنفالەکان هەموو ئەمانە ئەو کەسانە بوون کە لەژێر ئاڵای کوردستانیانەمان خەباتیان کرد ئەوانە بوون کە مانەوە لە پێناوی کورد و کوردایەتیە و ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان خاوەنی ئەو زەخیرەیە خاوەنی ئەو مێژوەیە ئەو مێژوە کەڵەکە بۆیە لەلایەکی ترەوە کە ئەگەر لایەنێکی تر مێژووی کەڵەکە بۆکەی بریتی بێ لە خۆ بەدەستەوەدان و کوردایەتێکی ساختە و مزەیەف بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان مێژوەکەی و زەخیرەکەی دیارە زەخیرەیەکی زۆر جوانمان خستووە زەخیرەیەکی زۆر دڵسۆزانە قوربانیدار و ئەو زەخیرەیە هەتەنها بۆ خەڵکی باشووری کوردستان نییە بەڵکو زەخیرەیەکە بۆ هەموو کوردستانیەکانە ئێمە ئیسپاتمان کردووە لە مێژووی خۆماندا خەباتی ئێمە تێکۆشانی ئێمە یەکێتی بوونی ئێمە بریتە لە خەباتکردن لە پێناوی کورد و کوردستان و یەکێتی بوونی ئێمە بریتە لە پارێزگاریکردنی شەرەف و کەرامەتی ئەم میلەتە و یەکێتی بوونی ئێمە بریتە لە پارێزگاریکردن لە هەموو ئەو سەرچاوانەی کە ژیانی ئینسانەکانی ئەم وڵاتی پێدابین دەکرێت پارێزگاری لە پێر و لە خزمەتی ئەوان دەکاری بێنینەوە نەوەکو لە خزمەتی دەوڵەتانی داگیرکار و ڕێکەوتن لەگەڵ دەوڵەتانی داگیرکار بەکاری بێنین حکوومەتێکمان هەیە کاک بێستون حکوومەتی هەرێمی کوردستانە بەری ڕەنجی خەڵکی تێکۆشەر و قوربانی دەر و خوێنی شەهیدانە ئێستا وتەبێژێکی هەیە حکوومەتە ینی هەڵسەنگانی تۆ بە وتەکانی ئەو تەبێژە چییە ینی بەڕاستی بە تایبەت کە ئەمڕۆ ئێوارە فڕۆکەخانەی شارێک لە شارەکانی هەرێمی کوردستان ڕووداوێک تێدا ڕوویداوە پاساوی بۆ هێنێتەوە ئەم پاساوهێنانەوە بۆ حکوومەتێک کە بەری ڕەنجی خوێنی شەهیدانە بەڕێزت چی پێڵیت کاکزارە من هەر لە پێش با بڵین ئەم یەکتر قسەکردن لەگەڵ یەکترا لە پێشەوە من لە ئەکاونتی فەیسبووکی خۆم ئەوەندا بەزاندوە کە ئەو برادەرە نەجوتیاریشە و نەعادلیشە و نەوتەبێژیشە هەر وەکو چۆن کاخوبادیش لە پەیامەکەی خۆیدا ئاماژەی پێدا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە بە حکوومەتێکی وادا دەندرێت کە بە هەنگڵەشە لێ دەڕوا و حکوومەتێک نێکە لە سەرپێک و بە مەزبوطی و بە ڕێکپێکی بڕوا چونکە حکوومەتێکی هەرێمی کوردستان ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان کاریگەری تایدا نەبێ ئێستا وەکشا بێتەوە بە نەوعێک لە ناوعەکان مقاتعی کرد بێ ئەو حکوومەتی هەرێمی کوردستانە دەبوایە بۆ خۆیان ئەوانش بستن دەرگادا بکەن ئەجینا بە هیچ جۆرە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا یاساییە نەوتە بێژەکەی یاساییە و نە هیچ جۆرە لە ئیجراعاتەکان ولا ئەو قەرارات و بڕیارە ئیداریانەی کە دەری دەکەن و هەروەها هەر جۆرە بیرروبۆچوونێکیان هەبێ ئێستا بە بیرروبۆچوونی خەڵکی کوردستان و لێنەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان حساب ناکرێت ئەوەی کە ئەوان دەیکەن ئەوەی کە ئەوان ئێستا پیادەی دەکەن بریتی نییە لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لەلای ئێمە مقدسە لەلای یەکێتی نیشتمانی کوردستان خەبات و تێکۆشانمان داوە بۆ ئەوەی کە خەڵک دەسەڵاتی هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بریتە لە دەسەڵاتی خەڵک و ئەو حکوومەتی هەرێمی کوردستانی کە یەکێتی نیشتمانی کوردستان دەیەوێ ئەم حکوومەتی هەرێمی پارتیە نییە ئەمە حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام بەناو ئەمە حکوومەتی پارتی دموکراتی کوردستانە حکوومەتی خەڵک نییە نە حکوومەتی بادینانەکانە نە حکوومەتی هەولێریەکانە نەهی سلەیمانی نەهی گەرمیان نە هیچ شوێنێک لە وڵاتە ئەو حکوومەتی ئەمە نییە ئێمە حکوومەتێکمان دەوێ یەکێتی نیشتمانی کوردستان حکوومەتێکی دەوێ و خەباتمان کرد تێکۆشانمان کرد قوربانیدان ئەم هەموو شەهیدا ئەم هەموو ئەنفالە ئەم هەموو زیندانی سیاسی و ئەعدام کراوانە ئەم هەموو تێکۆشەرانە کە لە پێناوی دروستکردنی دەسەڵاتی ئەم میلەتە خەباتیان کرد مادووبوونیان کرد بۆ ئەوە ناکرد کە حکوومەتێکی لەم جۆرە بەڵێ حکوومەتمان دامەزران بەڵێ بە هەمومان لەگەڵ یابووین بەڵام بەلا ڕێدابردنی ئەو حکوومەتە بریتێ بەلا ڕێدابردنی کوردایەتی و بەلا ڕێدابردنی خوێنی شەهیدەکانی بەڵێ کاک بێستون زۆر سوپاس بۆ تۆ کە لە ڕێگەی هەڵی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ بۆ بەڕێز بێستون سابووراوەیان دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان